حەفلە نییە دنیایان سەرقاڵ کردو و ملیۆنان دۆلاری تێچووە هەرچی ئەکتەر و ئەستێری جیهانیە لە هۆڵیوود و بۆلیوود کۆیان کردوێتەوە ئەمە چییە کابرا دەوڵەمەندە و پارەی پێیە ئینجا هەر بڵێن پارە چڵکی دەستە جەبا پێتان بڵێم مۆزۆع چییە سبەی شەممە کوڕی دەوڵەمەندترین پیاوی هیندستان و کیشوەری ئاسیا ئەناند ئیمبانی ژن دەگوازێتەوە جا سبەی حەفلە ئەسڵەکە دەست پێ دەکات و دەڵێن 3 ڕۆژ دەخایەنێت دەزانم بۆ دڵم حەفلە ئەسڵەکە چونکە ئەم چەند ڕۆژی پێشوش هەر حەفلە بۆ و میوان دەهاتن و دەچوون و هەمووان دەعوەت بوون لەسەر گیرفانی کاکی زاوا و باوکی مەسەلەیەکی کوردی هەیە و دەڵێ شایەکی بناوی لێ 7 شەو 7 ڕۆژ دەخایەنێت جاکاکی زاوە خەپێ و ڕۆمانسیە لەبەرەوەی خۆشەویستەکەی لە منداڵی و عاشقی جەسم بیبەرە بەرامبەر بەنی و کاتژمێر گۆرانی وتن 10 ملیۆن دۆلاری پێداوە شرۆڤەکارێکی BBC مەزەندەی کردو ئەم حەفلەیە زیاتر لە 156 ملیۆن دۆلاری تێچوو بێت دەنگۆش هەیە بڕی 7 ملیۆن دۆلار درابێتە ڕیهانە بۆ ئاوی لە ئاهەنگەکەیان پشداری بکات دەڵێن ئەدیل و درەیک و لانەدێڵیش بانگێش کراون پێش 4 مانگیش ئاهەنگی مارەبڕین و نیشانەکردنیان 3 ڕۆژی خایاند ئەوەی دڵت دەیویست لەو ئاهەنگە دەتبینی بەعسی دیکۆرە خەیاڵەکەی هەر ناکەم کە زۆر کەس پێیوا بوو هاوشەوی فیلم کارتۆنەکانی دیزنیە نزیکەی 1200 میوان بەشداریان کرد بەشێکی زۆر لە بەناوبانگەکانی جیهان میوان بوون لە نێویاندا مارک زوکەربێرگ لە مێتا و بیل گەیتس لە مایکرۆسۆفت دەیان چێژلێنەری تایبەتمەند نزیکەی 2000 خواردنیان پێشکەش کرد لە جۆری جیاواز حکوومەتی هیندستان لە شەوێکدا فڕۆکەخانە بچووکەکەی شارەکەی کردە نێودەوڵەتی و ستافەکەی زیاد کرد و سەرجەمیانی خستە خزمەتی خێزانەکەی ئیمبانی زۆر کەس ڕەخنیان لە دەوڵەمەندی و گەورەی ئەو سامانە گرتووە کە لە وڵاتێکدا نمایش دەکرێت 10 ملیۆن کەس لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و نایەکسانی داهات لە ڕادەبەدەرە دەڵێن ئەم بنەماڵەیە لە هەموو جۆرە بازرگانیەک لە نەوت و مادە کیمیایەکان و تەکنۆلۆژیا و مۆدە و خۆراک و دار و بەرد دەستیان هەیە